فرم باوكي جا فرم السلام عليكم. سرچاوە کەم بە قوربان بەخێر بێت. والله هاتون بەلای بلا. بۆ تۆ بلێت چۆن ناسی؟ ڕەفیقین. خوا؟ ئای چی؟ قەرزار وشتا؟ نا ڕەفیقمە برادەی خۆشەویستمە. ئەرێ هەستی؟ هۆرەکەیەوە کە بلە لێیان. ئافەرم. ئێ بۆ ڕۆڵە بۆ هاتوو بەلای بلە خۆ بلە ڕۆژانە دووسێ چین لیانی لێیایی. برە وەڵا بیری یەکەم. بیری لیانەکان. ڕاح بۆی بۆ بە شفا لیانەکان بۆیە هاتووە ئافەرم. یەکڕم تۆ کێ ڕەفیقی بلی تۆ لە ناوقی بلێ. بابا بلای کۆیان کردەوە قسە شتی بۆیان نەکرد. واللهی جا وا جاری هێشتا بەر نەبوو. وڵی بێ قسەکان یەکەم هەموو جاوی خاڵە بە کرێکمانێ قسەی خۆشە درۆی زۆرمان بۆکە هەبوو یەک هێڕینەوە لە گەڕێک هەموومان پێ گورە ناماقوڵیەکرد لەگەڵ تۆشە باشە بۆ مشیێواڵە من خاڵە بەکرم بەڵێ بلە لێرە نیە تۆ هەیە قسەمەوەکە هەستا عەمری تۆش و بلەش دەبێت تۆزی ئەدەبێت خەتای منە بەکرد چۆ خۆ کردوە بە قەشمەرێم عالەمە خەتای منە خەتای ئێوە دەوەرە قسە بۆ ئێوە بکە تەواوی تە قسەدان بۆ ساقم کە بەر و پێڵم بێ بۆلاتەن دەبڕۆ دەبڕۆ دەرگاکە داخە لە دوای چاوەڵی بامی حلەیە وەڵا خەتای توێ بۆ خەتای من لە شووە ماناسم وەرە بابە قسە بۆ مناڵە وردکە مەکە من قسەم بۆ بلە کردەوە تا چووە کاکە بلە لە کۆڵانەکان قسەی منی جێڕا بۆز بە تۆ لێ وەڵە وەزانن و مناڵانە هەمویانەڵم بە هیچە بێ بەکرد بێ بەڕاستە ئارەوەڵا دەبەکرد کاکە مناڵە دڵیان مەسێ بن بەمانەوە بۆ چۆ بچم بۆ خاتی وەڵا بۆ زۆر بە سەردێرەکانیان پێ بڵێ وەرەوە دەما مسمان زاوای تۆ هیچ نەبێ ڕازیکە بۆمان کۆرە بابە چی ڕازیکەم عیب ناکەی تۆ بابە ئەو زاوای منە کۆرە تازە هەر ناوی زڕاوە هەستا هەتی ناوم زراوە هەستا هەڵێ دابێ حلێ عەمرن نەمێنێ خەتای توێ عوسمان بۆ لێمانە بێت بم ماڵە داخی ئەم تاڵاقەژە و دەلای بە لەسەر چاوش دەلای بە ئازان خاڵە بەکر ئاسان دەستەکەی وەڵا بۆ مەزگی سەیبەر بە $200 سەعاتی ناچم چۆ نەچم بۆ شوێنانە پاسکی لێ بکرێ ئاسە کوڕم هەزا من بچم دەرگا بکەمەوە دا هەستا ئەلێ بەکر خەریکە ناخۆشیەکەی ئەرێ بووە کورە کاکە پێ ناخۆشە بە خەریکەی بە مەزەی خەڵک وەڵا هەمی خەتای توێ وەڵا خەتای توێ من قسە بۆ مناڵەکانی تۆکەمی تە قسە بۆ کەسی شتان لەو حەجمەیە درۆ زۆر ناشێت ئەرێ بوو خەتای منە کاکە من قسەی خۆش بۆ مناڵەکان و خۆ دەکەم کورە خەریکەبی بە مەزەی خەڵک ئاهێنا باوە دلیڤەرەکە هاتووە دەبڕۆ وەریگرلی پارەم پێ نییە لەسەر کەوان تەرەکەی چەڵتاکەم دەبڕۆ بڕۆدەی خوا بەخێرێنن تۆزی خێرا کە برسی مەلاکەی دڵمێ برسیەتی بەڵێ وەڵا بە داقی ئەو برنجوش لێ سووتانە ڕۆژێکم با بێ دەستکەنی نۆکەی پێەکەم ئەوە سەهلە ئەڵەم شتێک ئەڵم پێ ناخۆش نەبێ بوراسیە چی بەساقە ئەرێ بەکرد چۆنە لەگە دوورەکانیە خوا بلە گیان بەکرد دووری چێکەوە سەعبەتوشت بۆ ئێوە ئەکا وەڵای بۆ قورانەی شتی پێ بڵم خاڵە بەکرم نابێت لە سجن جا خۆ ئاگەی لێ کەس حەز ناکە لە سجنە بێتە دەرەوە ئەوە قسەی خۆشی بۆ کردین ئەرە بەخوا قسەی خۆش تا زۆر بۆکە بلە گیان جلوستیشم بۆ هێناوی بەستاقە بم بلوسم بۆ هێناوی تو ئەو چاکەتەم بۆ هێناوی تو باشە بەستاقە بم بەسەر خیاڵ لای خواردنەکەی بیرۆنە بڵی بزانم باوکم چۆنە لەگەڵام خوشکەمە باشە چۆنە باوکم نازام شکول بیری کەوتەوە ئەرەوەڵا نەخۆ بەزیادە شکول باشە لەگەڵدا وەڵا زۆر باشە خۆ بەش دیدا لە کڵەستیشە ئەرەوەڵا دەرەجەیەکە ئێستا ئەی هەواڵی منێ برسیت خوا ئەرەوەڵا ئەمبارەنە بۆ بێتاقەت بوو هەر نانی پێ ناخورە بلە بۆ تۆ ئای نازم چەند سیقەشم بێنێ بەس قەیناکە سەلامی لێ بکەن دەستی ماچ کرد ئەڵم پێیان دەربێتوانێ و تێکردووە ئەو شتانشم بۆ هێناوی بەستاقە بۆچی خۆمە لە ناکە لێرە خۆ قەیناک لێرە خۆگۆڕینە شتێکە دەبێنە ئەوەش بەرە ئەزام نەزامە ئەزام پوراسیا من بە کەرۆش و گوشتی وا تێگەیشتەوە قوربانت بلێ بەس شتانش کۆکەرەوە عیب نایەڵە شتێ بۆ بێنم بەستاقە بم ئەمە تشوخێتان تێکردووە لیمەندۆزیشی چییە بلە تۆ زوو منیان خۆشەوە لێرە من تایبەتم لێرەوە بەسەوە بەس بۆ خاصەیە مەبینی کە ساڵ شۆڵۆڵە کەسی لێنیە تایبەتە ئەجینا خۆ ڕۆژی مواجە و سژنەکان لەم ناوای دانیشن بەزم ڕۆ بەس خاص بۆ منە بە تایبەتیە بەس بلێ گیان لەبەرەوە نەبوو کە تۆ تایبەتی وڵا لە بەروی گلیان هەبوو نازام تۆ مزاهرە و شت دروستەکەی بانگیان کردین باشە خۆمەی نییە تەریقمانەکەی تۆ تایبەتە ئەوە بان بکەن ئەوە ئەوە بۆ مای تۆکە هەرەوەڵای تۆ هەرەوە دەدەقلێ بەخواوی بەخوربانە بلێ گیان ئەوش دەبەر خاتری منە
ژینە بەخوا خۆی بەشی سەلامێک بەستاقە و بم بلێ گیان ئاگاو لە خۆ بێ بە قوربانە بم ئەماڵم توشخۆیتە توشخۆ بۆ چێ بەستاقە بم تیاتی نازان بە قورآن ئەڵی منتان بە بزن و مەڕزانیوە مە کێ ممکن کوێر بم المهم دەمە بچوڵێ بڕە ئەڵەوە ناتوانە خۆتانم منە دەرەوە کوێر بم باشە، ئاگاو لە خۆ بێ بە قوربانە بم شەڕوشت نەکەی لەگەڵ کەس ئەو کە لە قەویانە لێونێن بۆ خواسی ڕۆژیکە لێرە بمێنەوە بە سوقرات بڕۆین دەبێتە پورە ئاسیا توخوا هەسە با بڕۆین شەڵسی نەبوو